لە ئێستادا قۆناغی وێنەگرتنی یەکێک لە فیلمە سینەمای کوردیەکان کە ئەویش خۆشەویستی لەسەر دەمی کۆرۆنادا دەستی پێ کردووە کە لە دەرهێنەر و ئاکتەر شوان عەتووفە لە ئێستادا کاک سۆران عوسمان لەڕێی تەلەفۆنەوە قسە لەگەڵ منەکە و زانیاری زیاتر دەربارەی قۆناغی وێنەگرتنی ئەم فیلمە نوێ دەخاتە ڕوو. کاک سۆران سڵاوت لێبێ، ئەم کاتت باش. سڵاو لێبێ خاتون. سڵاو لە تۆش. زۆر سپاس. پێم وابێ 1/8 وادەی دەستکردن بە وێنەگرتنی ئەم فیلمە نوێیە، بەڵام پێش ئەوە باسێکی فیلمەکەمان بۆ بکە چیرۆکەکەی باس لە چیەکات و چەند ئاکتەر بەشدارن تایە. لە ڕاستە فیلمەکە 1/8 دەستی بە کاری وێنەگرتن کردووە. ئێمە لە 1/6 خەریکی ئامادەکارین بۆ فیلمەکە کە دەستێکی پری-پرۆداکشن بووە. لە 1/6 تا کێژێکی کاری وێنەگرتن بۆ ئەمڕۆ دووەم ڕۆژی شوتین بووە. لە ڕاستە باسی سەردەمی کۆرۆنا کاتیم کە چۆن لۆکداون بووە و هەندێک نامێت بۆی کەم بۆ بینەر لەسەر شەی سینەماکانە سەیری بکەن و بۆی ئەمە بێتن. لە ڕاستە مدەی ساڵێکە بێت ئێمە وەکو کۆمپانیای سۆ پرۆداکشن سۆماکردن خەریکی ئەم پرۆژەین ئێستا لەگەڵ دەرهێنەر کاتشوان ئەم هاوڕێی عەزیزمە قسەمان لەگەڵی کرد بۆ ئەم پرۆژەیە. ئەم خۆشەویستنی کۆرۆنا لە ئەم سێ کارکتەری سەرەکی تیا کاگمایە کاک ئەحمەد جۆڵا ڕەشان هەموو کارکتەری سەرەکی. بەڵێ زۆر باشە. ئێستا لە قۆناغی وێنەگرتندان لەکوێ با بڵێن دیمەنەکانی ناو فیلمەکە وێنە دەگرن؟ کاری وێنەگرتنی ئەم فیلمە لە سلێمانیە بێت، ڕەنگ هەندێک لە دیمەنەکانی شاری هەولێر و بەغداشی تیا بێتن، بەڵام ساڵ 95 کاری وێنەگرتنی لە شاری سلێمانیە بێت. زۆر باشە. تەسەورەکەن ماوەی چەندێک بخایەنێت؟ ماوەی بۆ ئەو بەپێ و برێکداونی کە دامان ناوە ئێمە 35 ڕۆژ تەسویران. بەڵێ بێگومان دوای ئەوە قۆناغی پۆست پرۆدەکشن لە کوردستانە بەیان لە دەرەوەی کوردستان و کەی ئامادە ئەبێ بۆ نمایش؟ لە ڕاستە پلانەکەوەیە کە لە کوردستانە پۆست پرۆدەکشنە کرێت. ڕاستەما ئێستا کوڕ و کارکەمان لە ئاستێکی باشە توانین لە سلێمانی تەواوی هەم کاری وێنەگرتن هەم کوڕ و هەمیش پۆست پرۆدەکشن لە شاری سلێمانی ئەنجام بدەین. هەروەها پلانیش وایە لە ساڵی ئایندا لە سەرەتای مانگی 4 12 4 بە دیاریکراوی دیاری نییە، بەڵام بۆ سەرەتای مانگی 4 ئەم فیلمە لە سینەماکانی سلێمانی هەولێر کەرکووک بەغدا لێ کاتە نمایشەکرێت. زۆر باشە. دەستەکانت خۆش بێ. زۆر بەڕێز سۆران عوسمان پرۆدیوسەری فیلمی خۆشەویستی لە سەردەمی کۆرۆنادا سوپاس دەکەم.